برا جوانەکەم من تەلەبەی ماجستێرم، تاینم نییە، ڕعای اجتیماعیم نییە، ئیش و کارم نییە، ئەم شکێکم داناوە لەسەری ئیشەکەم، ئیشترم نییە. من ئەم کوشکە کرێشە دەم بۆ عقارەت دەولە، هەر 6 مانگ یان ساڵێک کرێ دەینە عقارەت دەولە بە ئیشی ڕسمی، بە ئیشی بە ناقانونی نییە، ئیشی ڕسمیە. قەینە بۆ واگەن، بۆ لەبەرچی؟ بۆ بەس ئەم بەرواگەن ئەم 6-7 کوشکانە بۆ ئەو بەرچە ئەو بەرکە کەس ناڕۆ بۆ لای، بڕۆ بەردەمتر، کەس ناڕۆ بۆ لای، بڕۆ بۆ ئەولاتر. کەرکووک گشتی وایە، ئێمەش کرێ دەین، 2 ڕۆژ بەلەیسە 2.5 ملیۆن کرێمان داوە، این 6 مانگ قەینا بۆ لەبەرچی؟ جاران گشتی ئارەخۆر بوو، پیس بوو، ئەیمال کریا لە بەلەدی ئەمال کریا. ئێمە دەبێت بێت سێکە چەنێ جوانمان گڵۆبمانداناوە، دارمانداناوە، هینمانداناوە، جوانکاریمان کردا، عائلە تێدانشێ، گەنجەکان تێدانشێ. بۆ لەبەرچی؟ ئیسای من چی بکەم لەم حاڵەتە چی بکەم دەی؟ ئەو کۆشکی جەنابەت چەندە مەسرەفت یا کرد و تاکو دروستت کرد؟ وەڵڵاهی هەر کوشکێ 20 ملیۆن من هەر 20 ملیۆنەکە گشتیم داوە و قەرزارمیش، ئیسا 10 ملیۆن قەرزارم. سەکیە قەرزەکەمەدا پێشگەلەوە تەفلیشش بوو. ئیسا من چی بکەم؟ 7 عەمەلەی مش هەیە، 7 عائلە ئیشی پێکە، قەینە ئەم عائلە چی بکات؟ بۆ کێ بڕات؟ دەی فەرموو. خۆی گشتی چەند کۆشکە ڕوخێندراوە لێرە؟ وەڵڵاهی ئەم بەرگشتی دەور 6-7 کوشکێکە. ئەو بەر هیچ عیلاقەی ناگەن، ئەو بەر هیچ عیلاقەی ناگەن، هیچ قسە لەگەڵیان ناگەن، بەس ئەم بەرە. بۆ دەینا ئەم جادە لە بینیانە، قەینا بۆ بەس لەم بەرە، بڕۆ لە پێشتر 100 مەتر پێشتر هیچ عیلاقەیان نییە، بڕۆ بۆ ئەولە هیچ عیلاقەیان نییە، بەس ئەم بەرە. نازانم ئەم بەر چی هەیە. ئێمەش بەس ئەم بەر کرێ دەدا عقارەت دەولە، بەس ئەو بەر هیچ کرێ نادا، نە پێشترش کرێدا، بەس ئێمە کرێدەین، کرێشە دەین و وەسڵمانش هەیە و ئیشەکە ڕسمیە، بەڵام بۆ نازانین، ئێمەش نازانین. ئێمە کارێگەین لە کرێوار بەشکەم حەلمان بۆ بکات. ئێمە کشوکمانە ئێرە هاتیان تەفلیش لوجنا تەفلیش کردیان وتیان ئێوە تەجاوزن. کاکە چۆن تەجاوزن؟ ئێمە بۆ عقارەت دەولە من پارەی دەم. پارەی چییە؟ پارەی عقارەت دەولەی دەم بە ساڵی 4,300,000 من دامە. ئەڵێ تۆ تەجاوزی. کاکە من تەجاوزم، چۆن تەجاوزم ئەگەر تۆ پارە سێنی بۆ من؟ فهاتیان تەفلیش کردیان. مناشەدە یەکەم پارێزگاری کەرکووک، پارێزگاری کەرکووک مناشەدەیەکەم ڕئیس مەجلس محافەزە عوزوو پەرلەمانەکان با بێن ئێرە، عوزوو مەجلس محافەزەکان با بێ ئێرە بزان خەڵک چییە حالی ئێرە. زۆر مەمنونە.